كردستان يعني كان باشر لنا فرد المنفوشة هامي أي شارع كان أي شارع فرشي بنا زور سپاس بۆ ئەم پێشوازیە زۆر خۆشحاڵم کە ڕۆژە لەگەڵتانم لەگەڵ دام و دەستگا حکوومەتان و حزبەکەی خۆمانە لێرە کۆ بینەوە ئەمڕۆ خۆم و هاوکارانم لە ئەنجومەنی وەزیران ماوەیەکی زۆرە بینە سەر پێکەوەون ئەتوانین لە نزیکەوە گوێ لە داواکاری و جێبینەکانتان بگرین و ڕۆیا و بۆچوونەکانی خۆمان نیشتان پێشکەشەکەین زۆر دووبارە سپاسان دەکەین بۆ ئەم پێشوازیە و هیواداری ڕۆژێکی خۆش بینە سەر و زۆر زۆر سپاس